ئەندریۆ ساڤۆی چەلۆژن بناسە تەمەنی 24 ساڵە و لە شاری ئارلینگتن لە ڤێرجینیا دەژی. تەنها لە مانگی 7ەوە ئەکاونتێکی تیکتاکی کردوێتەوە و بە ملیۆنان هەواداری هەیە. هەندێک گۆرانی سەرنجڕاکێشن کاتێک تۆ تەنها لە ڤیدیۆکەدا دەبینیت و ئارەزوو دەکەیت هەستیتە سەر پێ و دەست بکەیت بە سەماکردن. بیرم لەوە کردەوە کە دەتوانم ئەم گۆرانیە بە چەلۆ دروست بکەم. ئەوەم کرد و یەکێک لە هاوڕێیەکانم بۆی تۆمار کردم. زۆر سەرنجڕاکێش بوو بەهۆی ئەو کاردانەوە باشەوە کە هەی بوو پێم وان نەبوو ئاوا بەو جۆرە پەسەند بکرێت لەلایەن بینەرانەوە. زنجیرەیەک ڕووداوی ناخۆش وای لە ساڤۆیا کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا سەرکەوتوو بێت. جیابوونەوەیکی بە ئازار و شکستهێنانی لەوەی کە بچێتە کۆلێژی پزیشکی و خەمۆکی تێکڕا بە شێوەیەکی سەیر بەشدار بوون لە سەرکەوتنیدا. موسیقا ڕێگایەک بوو بۆ من بۆ ئەوەی چارەسەری ئەو هەست و ئەزمون و یادەوەریانم بکەم کە پیاندا تێپەڕیوەم. توانای ئەوەم هەیە چاک ببمەوە و دەتوانم هەمان شت بکەم بۆ کەسانی دیکەش. ئەمە شتێکی هاوبەش و یەکەنگیرە. زۆر سادەیە گۆرانیەک بدۆزەرەوە کە حەزت لێی بێت و لەسەر چەلۆکە بیژەنە. من گوێ لە چەندین جۆری جیاوازی موزیک دەگرم. گوێ لە موسیقای هیپاپ، موسیقای ڕاک، موسیقای کانتری دەگرم. هەروەها گوێ لە زۆرێک لە موسیقای کلاسیک و ژانرە بێشمارەکانی تر دەگرم. من تەنها هەوڵ دەدەم گۆرانیەک بڵێم کە ئاوازێکی تێدا بێت لەگەڵ ئەم ئامێرەدا بەباشی بگونجێت. ئەم ئامێرە توانای ژەنینی ئەم دەنگە هەمە جۆرانەی هەیە. بەڵام مۆسیقا نابێتە کار و پیشەی ساڤۆی. ئەو دەرچووی زانکۆی ڤێرجینیا تێک بوو لە زانستی مێشکدا و پلانی هەیە بۆ ئەوەی لە داهاتوودا ببێتە پزیشکی مێشک. بەڵام شەیدایی ئەو بۆ مۆسیقا و پزیشکی لە یەک جانابنەوە. ئەمە شتێکە کە یەکێک لە مامۆستاکانی پێشووی خۆی بەباشی تایدا بەدی کردووە. بە دڵنیاییەوە دەتوانم سێکتەرێکی دیاریکراوی خەڵق ببینم کە گوێیەکی تایبەتیان هەیە یان پشت دەبەستن بە جۆری ئەو نەخۆشیەی کە هەیەی کە لە ڕاستیدا مۆسیقا دەتوانێت هێوری بکاتەوە. خۆ ئەگەر لە کاتی ژەنینی مۆسیقادا تەماشای بکەی دەیبینیت کە چەند بەچێژەوە مۆسیقا لێدەدات چۆن دەستی کرد بە ژەنینی ئامێری چەلۆ لەو باوڕەدام ئەمە چاکی کردەوە. گۆرانیەکەی کەمگەت هێر ساڤۆیا کە دوانەیەکە لە هیپ-هاپ و ڕای سێرمۆرد زیاد لە 3 ملیۆن بینەری هەبووە. ئەو خوازیارە ئەو کەسانی کە حەزیان لە شتەکانی ئەوە خۆیان ئامێرێک هەڵبگرن و موزیک بژەنن.